خەڵقی ژن و پیا و خەڵقی کچ و کوڕ ڕاستە هەردووکیان مرۆڤن، هەردووکیان مرۆڤن و لە یەک شوێنە خوای تەعالا خەڵقی کردوون، بەڵام هەر یەکێ بۆ ئیشێکی تایبەتی، هەر یەکێ بە شێوازێ خوای تەعالا خەڵقی کردووە، لە بواری جەستەیە و لە بواری دەرونیشە، لە بواری عاتیفە و سۆزە. ئەو شتانەی کە خوای تەعالا ئافرەتی بۆ خەڵق کردووە شتێلێکە بە پیاو ناکرێ. لەوانەیە پیاوێک یان دوو پیاو لە ناو ملیۆنێک کەسا بتوانێت ئەو ئیشانە بکە، بەڵام وەکو گشتی ئێمە یاسای قورئان یاسای پەروەردگار عامە و گشتیە، وەکو گشتی کارەکانی ئافرەت بە پیاوان ناکرێ. یعنی پیاو ئێستا بۆ نمونە مناڵێک کاتێک دەسەکا بە گریان، لەوانەیە بەدە پیاو ناتوانین کڕیکەینەوە، هەر ناتوانین کڕیکەینەوە. من خۆم ئەگەر مناڵەکەم دەستکا بە گریان بڕێ هەوڵی وەلا ئادەم، بەڵام لەو دایک کوتم مەزەی ئاوازی لێ نەموو دەرەچم ماڵ، هیچم پێ ناکرێت. بەڵام دایکی زۆر بە ئاسانی ژیرێ کاتەوە، هەر زۆر بە ئاسانی. بۆ ئیشی ئەوە لە هەمان کاتە کارانی پیاوان هەندێک کاری پیاو هەیە، بۆ نمونە بلۆک بارکردن. دەی فەرموو بڕۆ ئافرەت بووە بلۆک بارکە، لە 100 ئافرەتە ئافرەتێک ناتوانێت بلۆک بارکە، و ئەگەر بیشتوانێت ئەو دانەیە ئەگەر بشتوانێت زۆر زەرەری پێگەێنێ ئەگەر بەردەوام بێ مدەتێک لەسەر ئەو کارە. کەوا بۆ ئیشی پیا و جایە و ئیشی ئافرەت جایە. لەلایەن دەرونیەوە عاتیفە و سۆز و ئەوانەوە خوای تەعالا ئافرەتی بە شێوەیە دروست کردووە کە جێگای مناڵ بێت و بتوانێت مناڵیش پەروەردە بکە. بە هەمان شێوە پیاویشی بۆ ئەوە دروست کردووە کە ئیشە قورسەکان بکە، و هەندێک شت هەیە لەم دنیاە خۆشەویستەکانم ئەگەر پیاوی بۆ نەبێ ناکرێ. بۆ نمونە ئێستا کەسێک زەلامێکە کوژێ لە ناحەقا، بڕیاری شەرع و یاسا و هەموو ئەو یاسا دنیایانەیشی کە هەیە بڕیارەکە ئەوەیە کە بکوژرێتەوە، مادام بە ناحەقە کوشتێتی ئەبێ بکوژێتەوە. دەی فەرموو دەگمەن ئافرەت دەتوانێت ئەو پیاوە بکوژێتەوە کە مستحەقی کوشتنیشە، چونکە سۆز و عاتیفەی ئافرەت وایە بیر لە دەیەهاش دەکاتەوە پێی ناکرێ. خوا وا دروستی کردووە، ئەگەر وا نەبووە نێتوانی مناڵ پەروەردە بکە، مناڵ پێ بگەێنێ. خوای تەعالا ئەو سۆز و عاتفەی لەوا دروست کردووە، بەڵام پیاوان زۆرینەیان دڵیان تەحمولی ئەوە ئەکا و دڵڕەقیەکیان تایە بتوانن هەندێک ئیش جێبەجێ بکەن. ئەمە لایەنی نەفسیەوە، لە لایەنی جەستەییشەوە دیارە. و ئەمجا فەرقەکە هەر دیاریشە، ئافرەت تەماشاکە مناڵیە بێ بەڵام پیاو مناڵی نابێ. خوای تەعالا بەو شێوە دروستی کردوون. ئیتر ئەگەر کۆمەڵە خەڵکانێک هەوڵ بدەن بڵێن ئەبێ یەکسانی هەبێ لە نێوانی پیا و ئافرەتە، طبعا ئەمە هەر کارێک، ئەمە قسەیەکی زۆر غەڵەتە. یەکسانی بوون یعنی مساوات لە نێوانی پیا و ئافرەتە، ئەمە قسەیەکە بێعەقڵەکان ئەیکەن، عاقڵەکان نایکەن. ئەی ئێمەی مسڵمان ئەڵێن چی؟ مساوات لەلای ئێمە نییە. ئەی چی هەیە لەلای ئێمە؟ لەلای ئێمە ئین الله یأمر بالعدل والإحسان. لەلای ئێمە دادگەری هەیە، دادگەری هەیە، چاکی هەیە، چاکویستی هەیە. لای ئێمە مساوات نییە. یعنی مساوات مەبەستمان لە بینی دوو شت وەکو یەک نزیک بن لە یەکەوە. لەوانەیە بڵێن باشە مامۆستا فەرقی چییە؟ یعنی مساوات یەکسانی لەگەڵ دادگەری عەدالەت یعنی فەرقەکەی چییە؟ فەرقەکەی ئێستا من بە نمونەیەکی بچووک بۆ تێنمەوە. تۆ لە ماڵەوە مناڵت هەیە گەورەیە، تەمەنی گەیشتۆتە حەدی زانکۆ، ئالەیەکی زانکۆ. مناڵیشت هەیە تازە پێگەیشتووە پۆلی یەکی ابتیداییە. ئایا تۆ ئەتەوێت طبعا پارەیان بیتێ بۆی هەرکێ بڕە بە دەوامی خۆی، ئایا یعنی ئەم شتە گونجاوە تۆ هەر یەکیان 5,000 پێ بدەی؟ مناڵە بچکەکە کە پۆلی یەکی ابتیداییە و ها لە مەدرسەیەکی ابتیداییە 5,000 بیتێ بڵێ بۆ ئەوەی یەکسانی بێ، فەرق نەبێ لە بینی ئەمە و ئەوەیە، و کوڕەکەش کە ها لە زانکۆیا کچەکەت ها لە زانکۆ هەرتوو 5,000 بدەیتێ. هەمووتان هەڵێت شتی وا چۆنە بێ، ئەو ها لە زانکۆ مەساریفی قورسرە کرێسیارە ئەدا، یعنی ئەوەیان 5,000 بێت، ئەمەیان 500 کافیە. ئەمە پێ ئەوتری عەدالەت، بەڵام یەکسانی ئەوەی هەرێکی هەمووی ئەم 5 بدەیتی ئەوش 5 بدەیتی، یەکامیانە گونجێ؟ بەتەکید هەمووتان واڵێ. مەسائلی ژن و پیاویش بە هەمان شێوەیە، نێرومێش بە هەمان شێوەیە خۆشەویستەکانم. یعنی ئەگەر ئێمە بمانەوێ بڵێن ژن و پیاو یەکسان، واللهی زوڵم لە ئەوانەکە. هەندێک کار هەیە
هی ژنە بیدەینە سەر پیاوە بە تەکید کارەکان نابەجێ دەرەچێ و ناڕێک دەرەچێ و لەنگ دەرەچێ هەندێک کاریشەیە هی پیاوە بیدەینە سەر ژنە بە هەمان شێوە شتەکە لار دەرەچێ و لەنگ دەرەچێ و تێکەچێ بۆیە هەر کەسێ خوای تەعالا بۆ پیشە و ئیشی خۆی دروستی کردووە و ئەمە لە دنیایشە هەرچی بێدینیش هەیە ئەمە تەطبیقەکەن بەڵام کاتێ دێتە سەر قسەکردن سێر ئەحکامەکانی شەریعەتی ئیسلام زوانیان ئەوە درێژە بێ و دەسەکەن بە باسی یەکسانی فەرمون لە چی دنیایە لە کوێی دنیایە لە وەرزشەکانە بۆ نمونە ژن و پیاو بەرامبەر بە یەکەوەسن بۆ نمونە لە بەرزکردنەوەی ڕەفع الئەثقال لە یاری تۆپتۆپێن لە یاری بالە هەر یاریەکی تر سەیرەکەی تیپی ژنان جیایە و تیپی پیاوان جیایە ژنان لێت ژنانە یاریەکەن و پیاوانش لێت پیاوانە چونکە هیچ ئافرەتێک ناتوانێت ئەو قورسایە هەڵبگرێت کە پیاو پێ هەڵەگیرێ بۆیە ئەگەر بیان خەیتە بەرامبەر یەک هەر پیاوانەی بنەوە زوڵمامە هەر لەوێ سەیرەکەی یەکسانی نامێنێ ئەوان ئەزانن ئەمە شتە نابێت یعنی شتیوان نابێت بەڵام کاتێک دێتە سەر باسەکان هەندێک باسی شریعەت هەیە هەندێک باسی ئەحکامی شریعەت هەیە لەوێ زوانیان درێژێ بە تایبەت دش بە ئیسلام یەکێک لەو وەرزشکارانەی کە وەرزشی ڕاکردن وەرزشکارێکی ڕاکردن بڕیارەدا ئافرەتێکە خوازیە ئەویش هەر ئی ڕاکردنە معجەبە بێ پێی و لە ئینێکە لە ئۆلەمپیادێکە ئەی خوازێ هەرتویان وەرزشکاری عالەمین ئەم ئافرەت و ئەو پیاو لە ڕاکردنە دوای خواستنی بە 2 مانگ تەلاقێدا کاتێ پرسیاری لێەکەن ئەڵێن تۆ بۆ تەلاقتدا ئەڵێ بابە من پیاوم خواست بوو ژنم نەخواست من پیاوم خواست بوو ئەمە جەستەی هەروەک پیاو هەڵکەوتووە ئەوەنە وەرزشی ڕاکردنەوەمانەی کردو بۆتە پیاو من تەبیعەتم ناچێتە سەری بۆیە لێ جابێتەوە هەر جنسێک بۆ ئیشی خۆی کراوە تۆ زوڵم لە ئافرەتەکەی کە هەندێک ئیش بێتە سەریا کە ئیشی ئەو نەبێ